ساڵی ڕابردوو لە بواری سیاسی و گەم و کورتی زۆر لە شتانە ڕوویاندا و شەهیدی زۆر ناخۆش لەوانەیە لەگەر من نەبووبی بەرامبەر من نەبووبی یان لە عایلەکەم نەبووبی بەس لە زۆر کەسیتی لە برایەکانم خوشکەکانم هاوڕێکانم هەمویان قوربانیاندا ئینشاڵڵا ساڵی 2018 هەمومان بتوانین پێشکەوین بەخیندن بە ڕۆشنبیری زیاتر هەوڵ بدەین وڵاتەکەمان ئاوادان بکەینەوە. بەڕاستی ساڵی 2018 ساڵێکی هەم خۆش بوو هەم ناخۆش بوو بۆ گەلی کورد و بۆ منیش لە ساڵی 2018 زۆر خۆشی ناخۆشی دیتخۆشیەکەی لە قوتابخانە دەرچوین و لە هەروە ناخۆشیەکەشی هاوڕێیەکم کۆچی دوایی کرد هیوادارم لە ساڵی 2019 خۆشی بێت بۆ گەلی کورد و پێش بکەوێت و ببێت بەدەوڵەت. إن شاء الله يا ربي إنه يحقق كل أماني العراقيين جميعا من شمال إلى جنوب، ونفرح إنه في هذه المنطقة إنه نكون إحنا بخير وأمان، والحمد لله والشكر إنه خلصنا من عدونا اللدود اللي هو داعش في عام 2018، وإن شاء الله يا ربي سنة 2019 إن شاء الله سنة خير.